لە هەرکوێک هەن و بینەری زوومن ئەم کاتان باش. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی خوارد، ماوەی سەرۆکایەتی دووەمی وەکو 47مین سەرۆکی ئەمریکا دەست پێ کرد. هەردوای سوێن خواردنەکەی بە دڵنیاییەوە گوتارێکی هەبوو، هەم لەبارەی ناوخۆم لەبارەی دەرەوە کۆمەڵێک قسەی کرد. ئەوەی دیارە بەشێکی باش لە گوتارەکەی پەیوەست بوو بە سیاسەتەکانی ناوخۆی سەردەمی سەرۆکایەتیەکەی دۆناڵد ترامپ، بەڵام بە دڵنیایی و باسی سیاسەتی دەرەوەی ئەمریکاشی کرد لە سەردەمی سەرۆکایەتیەکەی و تەنانەت گۆی زەویشی بەجێهێشت. وتی ئاڵای ئەمریکا لەسەر مەریخ هەڵەکەین. جا نازانم مەبەستی ئەوەیە لە 4 ساڵی سەرۆکایەتیەکەی خۆیان بە یارمەتی ئیلۆن ماسک ئەم کاراکە یان نا، سەرکەوتووە بنیان نا، ئەمەیان دیار نییە. بە دڵنیاییەوە ئەوی بۆ ئێمە گرنگە، بۆ ئەمریکا و سیاسەتەکانی ماوەی سەرۆکاتی دۆناڵد ترامپ ئەکرێ زیاتر سیاسەتی دەرەوەی ئەمریکی بێ. گفتوگۆکان زیاتر سەرنجەکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێمە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقا کورد بەگشتی لە ناوچەکە بە دڵنیاییەوە بۆ دنیاش بەگشتی دراوسەکانی ئەمریکا خۆی نەبێ، بەگشتی سیاسەتی دەرەوەی ئێمە بۆ ئەمریکا گرنگە و کاریگەریەکانی لەسەر ئێمە هەیە. بەڵام سەرباری ئەوەش بەشێک لە سیاسەتەکانی ناوخۆ پرسەکانی ناوخۆی ئەمریکا لەم ڕووماڵە 2 سەعاتیەیە گفتوگۆکەین. من ڕەنجم لەگەڵتانم، کێم لەگەڵایە هاوڕێکی ڕۆژنامەنووسم لەگەڵایە لە زووم، مامۆستا هەژار عوسمان، و بە دڵنیاییەوە میوانیشمان ئەبێ بۆ گفتوگۆکردن لەسەر پرسەکانی سیاسەتی دەرەوە و ناوخۆی سەردەمی سەرۆکاتی دۆناڵد ترامپ. بەختیار شاوی سم لەگەڵا بێ، ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بە ڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمانن. کاک بەختیار بەخێر بی، بەدەرم زۆر باش بی. کەمێکی دیکەش میوانێکی دیکەمانە بێت، توێژەرێکی با بڵێن کاروباری نێودەوڵەتیە لە ئەمریکاوە بەشداری پێەکەین، گفتوگویەکی چڕوپڕ بە دڵنیاییەوە ئەکەین. هەژار دۆناڵد ترامپ سوێندی یاسایی خوارد، کۆمەڵە قسەی کرد، ئەکرێک هەندێکیان ئاماژە پێبین، ئەڵێ سەردەمی زێڕینی ئەمریکا دەست پێکات. پێم سەیرە ناڵێت دەست پێکاتەوە سەردەمی پێشووی خۆی بە زێڕین ناونابا، لە کاتێکا بەردەوام یعنی وەسفی کارەکانی خۆیەکە و کەساتێکی تا حدێک نەرجسیشی هەیە بینی خۆمان بێ. ئەمریکا پێشەموو شتەیە خەم، ئەوە تازە نییە ئەو قسەیەی لەو کاتەوەی کە با بڵێن هەڵمەتی هەڵبژاردننی دەست پێ کردووە. کاک بەختیار تۆش جارجار توانی ینی پرسیار و جواب نییە، ئەمە گفتوگۆیە. لەو کاتەی هەڵمەتی هەڵبژاردننی دەست پێ کردەوە بەردەوام وتوێتی ینی ئیشی یەکەمی ئێمە ئەوەیە لە ناوخۆی ئەمریکا ڕاستیکەی کۆمەڵک کار هەیە بیکەین و ئەوانەی دەرەوە ئاراستی سیاسەتی دەرەوەی هەندێک هێڵی دیاریکراوی دیاری کردووە، ئەوانە جێبەجێەکە. ئەڵێ لەم ساتەوە هەرسی ئەمریکا کۆتایی هات، خوا منی پاراستە ئەمریکا مەزن بکەمەوە، دیارە لەمایانە مەبەستی دوو هەوڵەکەی تیرۆرکردنێتی. بەڵێ کۆمەڵێک شتی تریشی وتووە باری لە ناکاویشی لەسەر سنوور ڕاگەیاند، بەڵام ڕاستیەکەی نازانم سەر سنوور تەنها مەبەستی مەکسیکە یان چونکە لەگەڵ لەباری کەنەداشەوە هەندێک پرسی دیاریکراوی باس کرد. نازانم وەکو ڕێکارێکی سەربازی بە دڵنیاییەوە چی ئەکات بەرامبەر بە کەنەدا کە ناکرێ هیچی وا بکە. کەنەدا گاڵتە نییە. ئەمریکا گەڕایەوە بۆ ئەمریکیەکان، ئەگەر حەزی کرد تۆش لە گروپەکە هەیە بریکینگ نیوز خۆمان و ئەوانی هەندێک لە گروپەکانی بەزبات هەندێک قسە دەیڵە ئەشەدا باش زۆر سواس. لە ڕاستیات ئەگاملی نییە ئەو گروپی ئێوە چیتیا و چی ئەڵێ ئەوە ئیشی دیای خۆمان یەک بینی خۆشارەوەێ بارحاڵ طبعاً پێشەوەی باسی سیستەمی ئەمریکی بکەین و باسی کۆمارەکان و دیکتاتەکان بکەین، حاڵێکی جێسەرنج هەیە کە من بینیم، ئەویشەوەیە کە یعنی یەک سەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ڕسمی ئەوە نەکراوە، یعنی سەرۆکی وڵاتان مەبەستمە ڕاست. یعنی پرسیارەکە ئەبێ لەو نقطەوە دەست پێ بکرێت. خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکوڵێ لە دوای 7 ئۆکتۆبەرەوە، لە دوای تۆفانی ئەقساوە ئەکوڵێ کۆمەڵە گۆڕانکاری گەورەی تیا ڕوویداوە لەماوە ئەم 1-2 ساڵ ئەم 2 ساڵەیە و گۆڕانکاری تریش چاوەڕێیەکە.